کارەبای 24 ساعتی بە پێچەوانەکەی ڕاستە بۆ پارەکەی بۆ بە 24 ساعت ئەگینا بۆ خودی کارەباکە ئەوە هێشتا بارانێک باریوە زوو کارەبا ئابرێ لە هەنێ ناوچە 3 ڕۆژ کارەبان نەبووە کارەبا بڕاوە هەڵەبجە یەکەم پارێزگا بوو کە کارەبای 24 ساعتی بۆ هات بەڵام ئەوە تا بارگرانەیەکی زۆری لەسەر ئێمە دروست کردووە هەنێ جاری وایە کارەبان نییە مۆلیەکانیش خۆ ئەوانیش یەکسەر ئۆتۆماتیکی دای ناگرسێنن بەڵام ئەوانیش دایگرسێنن جارێکی تر بۆ ئێمە هەر بارگرانیە بۆ مەسلەی پارەکەش هەموو مانگێک ئەوان داوای پارەکەن خۆ 3 مانگ جارێ موچە درێ بەڵام هەموو مانگێک پارەی کارەبایان ئەوێت و کارەبای 24 ساعتیش بۆ ئەوە نییە تۆ هەر بەهاوینە مەسەلەن 24 ساعت کارەبا بی ئەی زستان با سپلێت هەبێ با مەسەلەن وەسایلی گەرمکەرەوە هەبێ بەڵام تۆ مادام پارە وەرەگریت ئەبێ شتێکی وا دروستکەی مەسەلەن یا بۆ ئەوەی کارەباکە نەبرێت یا مەسەن تۆ بڵێ پێویستی بە ئەمپێری زیاتر هەیە پێویستی بەوەیە کە شتەکان کەم بکەیتەوە من مادام پارە ئەیەم ئارزوی خۆمە چۆن کارەبا بەکارێنم بەڵام بەڵحاڵ کارەباکە ئەوە نییە کە تۆ بڵێ 24 ساعتە مای دڵخۆشی ئێمە بێ مەسەلەن پشتی پێ ببەستین چی بکەین دەسەڵاتمان نییە